کۆتا تەوەری ئەمڕۆمان تەوەرێکی تەندروستیە کە گرنگە ئێمە زانیاریمان هەبێت سەبارەت و لە ژیانی هەمومانە ڕوویداوە و لە فترێک لە ژیانمانە ڕەنگە تووشی ئەم حاڵەتە ئەو نەخۆشە بووین ئەویش پەستانی خوێنە هۆکارەکانی چین چارەسەری چییە و چۆن خۆمان بپارێزین چەندین پرسیار تاوتێ دەکەن لەگەڵ زۆبەڕێز دکتۆر سوار عەلی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و هەناوی کاکتۆر بەخێربێ سپاس بەوە دەبوون لە زۆر سپاس سپاس دەکەین کاکتۆر سەرەتا پێناسەیەکی زانستی بکەین بزانین پەستانی خوێن چییە؟ پەستانی خوێن بە شێوەی ئاسایی هەیە لە بۆڕێکانی خوێن بۆی خوێنە بچێت بۆ هەم بەشەکانی دەست بەڵام بەرزبوونەوەی پەستانی خوێن یان فشاری خوێن لەو کاتێ دروستە بێت ئەگەر بێت و لە سەروی نۆرماڵەوە بێ ڕاستەکەی سەر پێشتر پێناسەکە گشتگیر بوو ئەوتر کەسێک زەختەکەی لە 140 بە 90 زیاتر بێ زەخت هەیە کەسەکە زەختی لەگەڵیان بەرزبوونەوەی پەستانی خوێنی لەگەڵە بەڵام ئێستا ڕاستەکەی لەم دواییانە ڕێنمایەکان جیاواز بوون گۆڕان بە تایبەتی لە ئەمریکا هەر کەسێک پستانی خوێنی بەرزبوونەوەی فشاری خوێنی لە سەروی 130 بە 80 بێت حسابی زەختی بۆ ئەکرێت بەڵام لە ئەوروپا تاوەکو ئێستا هەر چواردە بەدۆ کە لەناو خەڵکە باوە یان 140 بە 90 حساب ئەکرێت هەر کەسێک بگاتە ئەم ڕێژەیە لە چەند جارێک دووبارەی کاتەوە لە دووبارەکردنەوەکەی ئایا لای دکتۆر بێت لە بڵند سەردانی کلینیکەکە لە خستخانەی حکومی یانتە بە متابعی ڕۆژانە یان بەکارهێنانی جیهازە ئەگەر بێت و بە بەردەوامی ئەم لەم ڕێژێ بمێنێتەوە حسابی بەرزبوونەوەی فشاری خوێنی بۆ کڕیان پستانی خوێن باشە کاکتۆر ئێمە هەر بەرزبوونەوەی فشاری خوێنمان هەیە خوددا بزانین فشاری خوێنیشمان هەیە هەردووکیان نەخۆشین یان بنا بەرزبوونەوەکە نەخۆشیە بەرزبوونەوەی فشاری خوێن بڵێن بابەتێکی سەربەخۆیە و بە نەخۆشی دائەنرێت جار هەیە سەربەخۆیە جار هەیە لەگەڵ نەخۆشترێت بەڵام دابەزینی فشاری خوێن بڵێن بابەتەکە گشتگیرە زیاتر نیشانەیە لەگەڵ نەخۆشیەکی ترایەت یعنی وەکو بەرزبوونەوەی فشاری خوێنی بەرزبوونەوەی فشاری خوێن خودی خۆی چارەسەر ئەکرێ و جاریشە بە دوایە گەڕێت ئایا ئەمە لەگەڵ نەخۆشی ترە هاتووە یان نە بەڵام دابەزینی فشاری خوێن هۆکارەکانی زۆر زیاترن بۆ منە کەسەکە جار هەیە هۆکاری بڵێن دەمارەکان نەخۆشی دەمارەکانە هۆکاری گرفتە غودەییەکانە جار هەیە هۆکاری کاتیە یان هۆکاری درێژخانە لەبەرەوە بابەتەکە گشتگیرە بەڵام نە پەستانی خوێن ئۆتۆماتیک ئەچێتە زمنی ئێمە تقریباً پاکیجێکمان هەیە 8 بۆ 9 خاڵەگرێتەوە پێیان وترێ کاردیۆڤاسکولار ڕیسک یعنی ئەمانەی کە مەترسی نەخۆشیەکانی دڵ و بۆڕێکانی خوێن لە هەموو جەستە زیاکەن لە زمنیانە پەستانی خوێنە کە لە بەشی پێشەوەی لە خاڵەکانی پێشەوە خەڵک زۆر تووشی ئەبێ بەنسبەت ڕوودانی بەرزبوونەوەی فشاری خوێن لە مشکلەکەمان چییە مشکلەکەی ئەومان هەیە ئەو کەسانی کە زەختیان هەیە زۆربەی کات نیشانەیان نییە لەبەرەوە چەند نەخۆشیێک هەیە پیانوترێت سایلنت کیلەر ینی بکوژی بێدەنگ لە زمنیانە شەکرەیە چاوری خوێنە زەختە تەنها لە 150 کەمتریان نیشانیان تیا دەرکەوە بەڵام زۆربیان نیشانیان نییە ڕێژەکەی بەربڵاوە لە جیهانە ئێستا تقریبان جیهان لە 8 ملیار تێپەڕاندووە لە 1 ملیار زیاتر خەڵک تووشی زەختە بێت لە 8 کەسێک تووشە بێت ڕێژەی توشبوونەکەی بە دڵنیاییەوە بە دەرەجەی 1 لە تەمەنی 50 ساڵی بەسەرەوە زیاترە وەک لە گەنجانە لە قۆناغێکی تەمەندارترە بەس شەرت نییە لەبەرەوە هەنێ جار هەیە بن بۆ منە بۆ ماوەی دەورە بینێت کە 1995 ئەو کەسانە کە تووشی زەختە بن هۆکاریان نییە لەبەرەوە ئەبینیت لە چ خێزانێکەوە هاتووە چەند ڕسک فاکتەر توشبوون بە نەخۆشیەکانی زەختی تایە ئەبن لە تەمەنێکی گەنجتر لە 20 ساڵی 25 ساڵی لە 30 ساڵی کە ئەم دیاردە بەداخەوە زیای کرد وەکو جاران نماوە کەواتە بابێنە سەر هۆکارە سەرەکیەکان ئاماژەت بۆ کرد هەنێکیان ڕەنگە هۆکاری نەبێ بەڵام با بەگشتی تێبگەین هۆکارەکان چین بۆ توشبوون بەم نەخۆشیە هۆکارە سەرەکیەکەی وەکو وتمان هۆکاری ڕاستەخۆی لە پشتەوە نییە کە ئەستانەوەت بۆ 95 خەڵکەکە بەو شێوەیە یعنی ئەگەڕێنەوە هۆکارەکەی بۆ ئەگەڕێنە بۆنە پێکاتی بۆڕی خوێنەکەی ئەو کەسە جیاوازە لەگەڵ کەسێکی تر بۆ منە ڕەخبوونی تیا یان پێکاتی مادەکانی جیاوازە ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوە بۆ ماوەی دەورێکی گرنگی هەبێت لە خێزانێکی کە زەختیان مەک دەورێکی گرنگ ستادەی ئەمنێت ستادەی بۆ منە جار هەیە هۆکارەکەی دەرمانە کەسێکەیە هەنە دەرمان بەکارێنێت بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنێکی لەوانە مەسەلەی ئازارشکێنەکانە ڤۆڵتارین و ئەم بابەتانە کە بە شێوەیەکی درێژخان بەکار بێت ئەوێت هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنیان و کەسانە حەبی مەنع بەکارێنن بە تێپەڕبوونیکان هەندێک جاری هێنێ مادەی تر هێنە کە لە بازاڕە هەن
بۆ مەسلەی جوانکاری یەکی لە پێکاتەکانی کە لیکویریستی پێوترێ بە درێژخان بەکارێنێش بێتەوەی بەرزبوونەوەی فشاری خوێن. دکتۆر هیچ نەخۆشیەکەی هۆکار بێت بۆ بەرزبوونەوەی ینی نەخۆشیش هۆکارە؟ بەڵێ ئەمە خاڵێکی تر مەسلەی کێش زیاد بوونە قەڵەوی ڕاستەخۆ پەیوەندی بە بەرزبوونەوەی فشاری خوێن هەیە. زۆر بێ ئەو کەسانێکە قەڵەون زەختیشان لەگەڵە ڕاستە هەمویان زەختیان لەگەڵان نیە بەڵام زۆربیان زەختیان لەگەڵە. مەسلەی هۆکاری تر نەخۆشیەکانی گورچیلە هەر کەسێک نەخۆشی گورچیلە هەبێ گورچیلە و زەخت پەیوەندیکی ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە زۆربەی کات ئەو کەسانەی نەخۆشی درێژخانی گورچیلیان هەیە بۆ ماوەیی بێ زکماکی بێیان لەم کواتایانە تووشیان بۆ بێت زەختیان لەگەڵە لەبەرەوە گرینگە یەکێک لە پشکنانەی کە بۆ نەخۆشی زەخت دەکرێت مەسلەی گورچیلی هەم بە سۆنەر هەم بە فەحسی خوێن. مەسلەی تر هەندێک جار هەیە نەخۆشی غۆدەییەکانە بۆ منە کەسەکە غۆدەی چالاکە غۆدەی سامە لە زمانی غۆدەی سامەکە زەختیشی لەگەڵە یان کەسەکە بۆ منە نەخۆشی ترمان هەیە پێوترێت کوشن سندرۆم کە بریتێلەوەی کاوا لەسەر گورچیلەکانی هۆرمۆنێک زیاتر دەردرێت لە ئینسانی تەبیعی کە کۆرتیزۆلی پێوترێت ئەمانش زەختیان لەگەڵە بەڵام ئەمانە کەمترن. ئێستا دیاردێکی تر توش بووە لە جیهانە کە ژێکی کە لە هۆکارەکانی زەخت بەڵام ڕێژەکەی کەمە مەسلەی لە ئەنجامی قەڵەوی شەوانە هەناسەیتەوە ناچێت بۆ سیەکان تووشی پێوترێت قەتعی هەناسایی کە لە ڕووی زانستێکی پێوتری ئۆبستراکتیڤ سلیپ ئەپنیە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە زەخت و تێکچوونی کارەبایی دڵ. زۆر باشە کاکتۆر لایفستایل تا چەندێک ئەگەری هەیە ئەوەی شازی لایفستایلی خەڵکی چەندێک ئەگەری هەیە بۆ ئەوەی کە لە تەمەنێکە ئەو کەسە تووشی پستانی خوێن بێت و زەختی بەرز بێتەوە کۆی ڕۆژانە خۆمان ئەیڵێن. بەڵێ ئیتر ڕاستیەکەی ئەوەی کە گرنگە لایفستایل هەموو کاتێک دەوری هەیە لە زۆربەی نەخۆشیەکان بۆ منە کەسەکە لە عایلە کات و شەکرەی نییە شەکرەی تووشە بێ زەختی نییە زەختی تووشە بێ چاوری خوێنی چاوری خوێنی تووشە بێ ئەوەی کە گرنگە ئایا کەسەکە چالاکە یان چالاک نیە بۆ منە ڕۆژانە بە شێوی پێویست ئەڕوات یان نا ئێستا ڕێنمایەکان تەکید لەسەرەوەکەنە بۆ منە کەسەکە ئەکە ئیشی ئۆفیسی هەیە لە سەعاتەکە 5 دقه بۆ 2 دقه هاتو چۆ بکات هەر دانەنیشێت بەنسبەت جوڵە بەنسبەت وەرزش زۆر گرنگە زۆر کەسەکە جار هەیە کەسەکە زەختی هەیە دەرەجەیە کە بەڵام لەبەرەوەی کەسێکی وەرزشوانە وەرزشەکە هەفتانە 2 جارە 3 جار بۆ 5 جار ئەبینیت نیشانەی زەختی تیا دەرناکەوێت یان لە پشکینەکانە زەختی تیا نییە. مەسلەی خواردنێکێکە لە خاڵە سەرەکیەکان بۆ مەسلەی توشبوون بە زەخت زۆر جار هەیە ئەو خواردنەی کە چەوی تێریان تایە بۆ منە خواردنی سوورۆکراویان تیا یان خواردنەی کە معلبات لە بەرە زۆربەی کات معلبات خوێ و مادەی تر بەکارێنرێ بۆ مانەوەی خواردنەکە ئەبینیت ئەو کەسانی کە احتیمال دەکەنە سەر ئەو خواردانە بەداخەوە تووشی زەختە بن یان کەسەکە لە عایلێکەوە هاتووە تا ئێستا باش بە وەڵام بەهۆی خواردنی خراپەوە وای کردو پێشتر تووشی نیشانەکانی زەخت بێت. شێوازی خەوتن و کاتەکانی خەو ئەویان کاریگەری دروست بەنسبەت خەوتن لە ڕووی فسیۆلۆجیەوە ئەمە کۆرتیزۆلمان هەیە کۆرتیزۆل لە بەرە بەیانێکە بە شێوەیەکی زیاتر دەرەدرێت لە کاتەکانی تر لەبەرەوە گرنگە هەموو کاتێک کەسەکە 8 ساعتی خەوی خۆی هەبێت ئەگەر بکرێت بانیان زۆرتر هەڵسێت لەبەرەوە کۆ دەبینن دیاردەی مەسەرەی جەڵتەی دڵە جەڵتەی مێشکە زۆربەی کات بەرە بەیان ڕوادات هۆکارەکە شێ ئەم کۆرتیزۆڵە بە شێوەیەکی سروشتی لە بەرە بەیانە زیاتر دەردرێن ئەگەر بێت و کەسەکە زووتر هەڵسێت جوڵەی هەبێت باشترە وەک لەوە کەسانی کە بەداخەوە درەنگانی شەوە خەون و درەنگانیش هەڵەسن. ڕاست پەیوەندیەکە تا ئەوکو ئێستا ڕاستەوخۆ نیە بەڵکو پەیوەندیەکە ناڕاستەوخۆیە. کاتا کاک دکتۆر با بێنە سەر نیشانەکانی واتە من چۆن بزانم کە پستانی خوێنم هەیە نیشانێکی دیاریکراوی هەیە؟ بەداخەوە پستانی خوێن زۆربەی کات نیشانە دروست ناکە بەرزبوونی پستان خوێن تەنها لەو کاتانی کە زۆر بەرز بێتەوە کە زۆر بەرز بوو ئەو کاتە نەخۆش بە دوای خەستەخانە و کلینیک و ئەم بابەتانە سەردانی پزیشکەکات. لەبەر ئەوە گرنگە هەموو 18 ساڵێک هەر کەسێ تەمەنی بگاتە 18 ساڵ ئەبێ پشکنینی پستانی خوێن کە بزان ئایا پستانی خوێنی بەرزە یان نۆرمەڵە و ئەگەر بێت و لە عائیلێک بوو نەخۆشی بڵێن زەختیان تیا بوو ئەبێ بە گوێرەی متابعەی یەکەم بەردەوام بێت بۆ من ئەگەر بێت و جاری یەکەم 13 بە 8 بوو ئەبێ 6 مانگ داهات و متابعە بکاتەوە هەموو 6 مانگێک بەڵام ئەگەر نۆرمەڵ بوو هیچ گرفتێکیان نەبوو کەسێکی تەندروست بوو ساڵانە ئەبێ متابعە بکاتەوە ئەمە یەکێکا لەوەی کەوە پێشوەختە تەشخیص بکرێت نەک چاوەڕێی نیشانەکە نیشانە کەمتر لە 150 نیشانەکانیشیان سپێسیفیک نیە ینی تایبەت نین بۆ منەوەکو بەردی گورچیلە نییە
کەسەکە کە ئازاری بۆ دروست بوو هەموو ماڵەکە ئازانێکەوە ئەمە بەردی گورچلێتی لە ئاستی گورچلێ بەڵام ئەو نیشانەکانی گشتگیر نیە زۆر جار هەیە کەسەکە بە گێژبوون ئەیگرێت کەسەکە بە ئازاری هەستەکە قورسایی لە چاوی لە بینینا هەیە هەستەکە وەکو جاران هێزی نەماوە بۆ منە پشتسەریەشەی تووشە بێت من لە حاڵەتی کە بەرزبوونەوەی فشاری خوێنە یان جار هەیە هەست بە ئازارێکی سنگی ئەکات لەبەرەوە تۆ ئێتماد ناکەینە سەر نیشانە هەموو ڕێنمایەکان دانراون بۆ ئەوی کەسەکە پێش وەختە تەشخیصی بەرزبوونەوەی فشاری خوێنکە نەک چاوەڕێ بکات و بەهۆی نیشانەی بەرزبوونەوەی فشاری خوێن بێتە لای دکتۆر لەبەرەوە لەو کاتە بێت ئەگەری خوا نەخواستە مەترسی مانکەکانی زەختی هەیە وەکو جەڵتەی مێشکە جەڵتەی دڵە یان زۆر جار هەیە ئێمە لەم فترەی کەوا تا تەشخیصەکرێت یعنی کەسەکە زەختی هەیە تا ئەو کاتی تەشخیصەکرێت ماکی بەجێشتەوە منە دیواری دڵی ئاوساندووە دەماری دڵی گرتووە تەسیر لەسەر گورچیلەی کردووە چاوریەکانی خوێنی تێکداوە لەبەرەوە گرنگە اعتماد نەکرێتە سەر نیشان اعتماد کردەوەیتەوە ئایا لە 18 ساڵی زەختت گرتووە یان نەتگرتووە ئەمە خاڵێکم دووەمیان ئەگەر لە عائیلێکەوە هاتوون نەخۆشەکانی دڵتان تیا بڵێن بڵاوە بۆ منە جەڵتەی دڵە چاوری خوێنە زەختە قەڵەویە هەر شتێکە 6 مانگ جارێک متابعی زەختەکەی خۆی بکات بێژگە لە ڕێنمای گشتەکان باشە کاکتۆر ئەگەر کەسێک تووشی ئەم نەخۆشیە بێت چۆن پەنابێتە بەر چارەسەر یاخو چارەسەرەکانی ئەم نەخۆشیە کامانن بەڵێ چارەسەرەکانی بەدڵنیاییەکێکەوەن لایف ستایل گۆڕینی ژیانێتی ڕۆژانە لە ڕووی خواردن واتە ئەگەر نەخۆشەکە توش بوو بێ لایف ستایل بگۆڕی چارەسەرە بێ یان ئەوە تا پێش ئەوەیە لە هەموو مەرحەلەکانە یەکێکە کاریگەری هەیە چارەسەر بۆ منە کەسەکە لە عائیلێکە مەترسی نەخۆشی زەختیان هەیە ئەوە لایف ستایل وای لێکە درەنگتر توش بێت یان لەوانێ هەر توش نەبێت دووهەمیان ئەگەر توش بووە لە ئمە ستەیجمان هەیە قۆناغمان هەیە بۆ زەخت زەختەکەی سەرەتایە مامناوان دەیان زۆرە ئەگەر سەرەتا بێتەوە 3 مانگ محاولی ئەوی بۆکەیت بەس بە ڕێککردنەوەی خۆراک و جوڵەی پێڵین پارێز پێڵن پارێزی ئیتر پارێزی ئاخر خەڵک زیاتر پستی خواردنە پارێزی جوڵە و وەرزش یان دابەزینی کێش زۆر کاریگەریترە لە خۆراک بەتەنها یان ئێستا بە دیراسە دەرکەوتووە ئەگەر بێت و کێشت دابەزێنێت بۆ منە کەسانی کە قەڵەون بۆی هەیە 8 بۆ 20 دەرەجە لە زەختەکەی دابگرێت کەکە لە هەمیان بەقۆترە دووهەمیان خۆراکیت خۆراکی تەندروست ئەو خۆراکی کە دوایین خاڵ بخێنە سەر 8 بۆ 10 دەرەجە دای ئەبەزێنێت ئیتر ئەمان هەر یەک و خاڵێک بۆ منە کەمکردنەوەی خوێ 6 بۆ 8 دەرەجە دای ئەبەزێن لەو زەختی کە هەیەی لەبەرەوە گەر بێتەوە لە قۆناغی یەکەم بێتەوە محاولی 3 مانگی بۆکەیت بەس بە خۆراک وەرزش ئەگەر بێت و قۆناغی دووەم بێ چارەسەر و پارێزی ئەگەر لە قۆناغی سێم بوو چارەسەر و پارێزی ینی پارێزی لە هەموو خاڵەکان گرینگە لە تەشخیصکردن لە متابعە لە ماکەکان هەموو کاتێک پارێزی یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی چارەسەر باش دکتۆر ئەکرێ ماوە درێژ بێت دوورمەودا بێ ئەم نەخۆشیەوەتە ئەو کەسە پێویستکە بە درێژایی ژیانی عیلاج بەکاربێنێ بەداخەوەن بەرزبوونەوەی فشاری خوێن نەخۆشیێکی درێژخانە بەش زۆر جار هەیە کاتیە چارەسەرەکانی ئەنی بنبەرکردی نەخۆشیەکە زەختەکەی نۆرمەڵە بێتە بەڵام ئەمە بە شوەیەکی کەمە 100 لە بیرمان نەچێت یعنی 10 کەس 9 کەسیان هۆکاری لە پشتەوە نییە بۆ ماوەیە یان لە پێکاتی بۆ ڕێخوێنەکە گرفتێکی هەیە لەبەر ئەوە گرنگە و خاڵە کەوا نەخۆشیکی درێژخانە ئەبێ بەردەوام بێت ئیتر دکتۆر وەکو کەس سەردانی پزیشکەکات ئەگەر کەسەکە گەنج بێت هەنێ پشکنینی بۆ ئەکات دڵنیا بە هیچ هۆکارێکی کاتی نییە ئەگەر بێت هۆکاری کاتی بە کاتێکی چارەسەرەکەی تو نۆرمەڵە بێتەوە بەڵام زۆربەی کات بەداخەوە لە خەڵک شەویستیناڵە هەموو پشکینەکانەکەم نۆرمەڵم کە چی زەختم بەرزە ئەبێت ئەو خاڵمان لەبیر نەچێ 9 لە 10یان یان 90 لە 100یان هۆکاری لە پشتەوە نییە لەبەرەوە گرینگە تۆ پابندی خاڵی ئەوە بیکە زەختەکەت ڕۆژانەت نۆرمەڵە تێکرات نۆرمەڵە لە چاودێریان نۆرمەلی نەک بۆم نەجار هەیە کەسەکە زەختی بەرز بۆ تۆ حەبێکی خوارد و هەفتێک ڕێکە بێت و ئەڵێ زەختەکەم ئایبینی ئێستا نە ئاەت زەختت لەگەڵە یان ئەو خاڵێکی گرنگە کە زۆربەی کات لە مشکلمان هەیە لەگەڵ خەڵکە زۆر پێویستی ئەوە بین ئەو ترێ کەسانی کە زەختیان هەیە نابێ هەموو دەرمانە بەکاربێن نابێ هەموو جۆرە خواردنێک بەکاربێنیان کە دەچنە لای پزیشک و شتێکیان بۆ ئەنووسێ ڕێگایەکی چارەسەر چ بە ڕێگەی حەبێ دەرزی بێ ئەبێ ئەو تێبینێدا بە دکتۆرەکە کە ئەم زەختی لەگەڵایە ئەمە هۆکارێکی بۆچی ئەگەڕێتەوە کاریتۆر هەنێک دەرمان هەن بە تایبەتی ئازارشکێنەکان کە زۆربەی خەڵک بەکارێنی بۆ منە پرۆفینە ڤۆلتارینە ئەم بابەتەن کە ناو خەڵکە پێوترێ OTC یعنی هەر لە سەیدەلیەکان لاکۆڵان ئەفرۆشێت
یان هەر لە سایدەلێت تر بە شێوەی ڕسمی ڕێپێدراوە گرنگە ئەو کەسا بڵێ من زەختم لەگەڵە بۆ ئەوی هەموو ئازارشکێنێک بەکار نێنێ لەبەر ئەم ناپۆکسین و ڤۆڵتەرن بەدڵنیایی و زەختەکە بەرزەکەنەوە ئایا کەسەکە بە شێوەی کاتی بەکارێنی کاتەکەی چەند ئەمە دکتۆری پسپۆرەکە لەوانەیە ڕێی پێ بدات کۆرسێکی کەم بەکار بێن بۆی گرفت بەجێنیالە هەنە دەرمان هەیە ڕاستە ئازارشکێنە بەڵام کەمتر زەخت بەرزەکەن ئەولانێ ئەمەی بۆ هەڵبژێرێ مەسلەی دەرزیەکان هەموو بەداخەوە هەموو دەرزیەکانی کە بە شێوەیەکی زۆر بەکارن وەکو دێکسامیتازۆن و هایدرۆکۆرتیزۆن کە ئەمانەجێکێکن لە بەرزبوونەوەی فشاری خوێن ئەمە بەبێ ڕێنمایی پێزیشی بەبێ ئیندیکیشن بەبێەوەی کە پێویست بێ ناوێ بەکاربێنرێت لەبەرەوە گرنگە ئەم خاڵانە بەکاربێنرێت ینی کەسێکە چی چارەسەر وەرەگرێت دکتۆرەکە بیرخاتەوە من زەختم لەگەڵە کاکتۆر زۆر جار کەسەکە پستانی خوێنی هەیە بەڵام لەگەڵیا چەندین نەخۆشی تری هەیە بۆوانە شکری هەیە خۆ جۆرێکی تر لە نەخۆشیەکان ئەم کەسە لەم کاتێدا ئەم نەخۆشە پێویستەکە چی ڕەچاو بکە ئەم بارودۆخی ئەم نەخۆشە سەختتر ناکات هەر کەسێک ئێستا لە جیهانە کە زەختی بڵند تەشخیصێک کە زەختی لەگەڵ یان بەرزبوونە فشاری خوێن لەگەڵە یەکسەر وەکو ABC پاکێجی مەترسی نەخۆشیەکانی دڵ چێکەکرێتەوە بۆ منە ئەم کەسە زەختی لەگەڵە شەکرەی توش بۆ یان تووشە بێ چاوری خوێنی لەگەڵیان چاری خوێن لەگەڵانیە جگەرە کێشیان جگەرە کێش نییە مەشروب زۆرە خواتەوە یان لەبەرەوەی مەشروب زۆر خواردنەوەژێکی کە لە بەرزبوونی فشاری خوێن کەسەکە ژیانەکەی قەڵەویان قەڵەو نییە دانیشتنی لەگەڵیان دانیشتنی ئەنی جوڵەی زۆریان کەمە خۆراکانی چۆن ئەم خاڵانە هەمووی ڕەچاوەکرێ بۆی کۆ ئەکرێتەوە ئەڵێ کاکە تۆ زەختت لەگەڵە خەریکەتی شەکرە ئەبیت شەورەکان ڕێک نییە بۆ منە ئەگەر بێت و حاڵەتەکەی خراپ بێ ئەبێ بە هەمویان چارەسەر بگرێت تەنها ئەم بەداخە و دیاردێمان پێشتر هەبوو ئێستا شەر هەمانە کەسەکە شەکرەی هەیە بەس حەبێکی شەکرە ئەخوا و گوێ بە چاوری بە زەخت و بە جگەرە کێشان ئەمان نایەت و تاوەکوێت و بە ماکەکانی بە هەمان شتیش ڕاستە بۆ مەسلەی زەخت بۆی هەیە بە تەنیا بێت بۆی هەیە چەند ڕسک فاکتەری تریان گروپی مەترسیدار تر بێت بۆ نەخۆشەکانی دڵ لەبەرەوە گرنگە چەند خاڵی مەترسی نەخۆشەکانی دڵتیا بەنمونە باسکەین بۆ منە کەسێک قەڵەو بێ تشخیص کراوە کە زەختی لەگەڵە کەسێکی شەیە لاوازە زەختی لەگەڵە و جگەرە کێشێ و بە عایلە تووشی نەخۆشەکانی دڵە من پێشبەختە کەسەکە ئەگەر بینتە بەراورد دەڵێ ئەو قەڵەوە مەترسی نەخۆشەکانی دڵی زیاترە بەس لە واقعیان نە ئەگەر دیقەت بیدەم کەسێکەوە جگەرە کێشە لە عایلێ کات و نەخۆشی دڵیان هەیە زەختیشی هەیە ئەمە سێ مەترسی کۆ کردوتەوە وەک لەو کەسێکەوە هۆکاری بەهێستری هەیە لەبەر ئەوە گرنگە ئەم خاڵانە کۆ بکرێتەوە نە کەسەکە هەر حەبێ بەکاربنیان زۆر جار هەیە کەسەکە هەر لە بیداتەوە عینادا ئەڵێ من هاتووم هیچ حەبێ بەکار ناهێنە ئێتۆ ئەبێت دڵنیا بێت لەوەی تۆ ئەم چارەسەری بەکارێنیت ڕاستە بە خۆی زەختەکە گرنگە بۆ خۆی داهاتووی خۆت گرنگە ئایا زۆر جار ماکەکانی زۆر زۆرن ماکەکانی بۆ من تەسیل لە چاوەکە تەسیل لە سەرەکە تەسیل لە دڵەکە تەسیل لە بۆڕەکانی خوێنەکە تەسیل لە گورچیلاکە ئێستا دیاردەیەکی تر هەیە کە پێترێ ڤاسکولەر دیمەنشیا یعنی کە تووشی خەرەفانە بێت لە بەتەمەنی لە ئەنجامی ئەوەی کە سوکە جەڵتەی بچووک ڕۆئەدات لە ئەنجامی زەختەوە لەبەرەوە تۆ ئەبتوێت تەندروست بی و ژیانێکی تەندروستی داهاتوتە بێ ئەبێ گوێ لە دکتۆر بگری لە هەموو خاڵەکانەوە لە هەموو خاڵەکانەوە ئۆکەی بیت نەک وەڵام من هەموو سێماگی فەحسێکی خۆمەکەم و عیبم نییە کەچی لێ پرسێت جوڵە ناکە خواردنەکانی ناتەندروستە جگەرە کێشە لە عایلێکەوە هاتە لەبەرەوە ئەگەری توشبوون بە ماکەکانی زەخت و مەترسیەکانی تری دڵ زیاترە لە کەسی ئاسایی کەواتە ئیهمالکردنی بە هەموو شێوەیەک سەرکێشە بۆ مەترسی زۆر گەورەتر وەکەوەی کە جەناب باسی کرد بەڵێ بەداخەوە لەبەرەوەی زەخت لەبەرەوەی نیشانەی نییە نەخۆش زوو خۆی نایە بەدەستەوە وەکو شەکرە کە سەرەتا تەشخیصەکرێ و نیشانەی نییە نەخۆش ئەڕوا ساڵێکی ترێتەوە زەختەکەش وایە بەداخەوە هەتا تاوڵی خراپ نەکە ماکی بە بەجێنەیە ناڵێتە لایتە دکتۆر ئەمە دیاردێکی بەڕاستی ناتەندروستە دکتۆر زۆر جار ئێمە پستانی خوێنمان بەرزبێتیان نزمە بێتەوە بەڵام وەکوی بەڕێستان باست کرد ئەم پستانی خوێنی ئێمە باسیەکەین جۆرێکە لە نەخۆشی ئایا ئەکرێت لە بارودۆخێکی خراپە کە ئەو نەخۆشی تیا ئێمە لە ماڵەوە بەشتی سروشتی چارەسەری بکەین زۆر جار خەیارمان بینی ئەهێنن خۆی پێوەکەنیان بەڵێ زۆر جار هەیە کەسەکە زەختەکەی زۆر بەرزەکە لە ڕووی تەندروستی لە ڕووی زانستیەوە بێ کەسە لە خەستەخانە چارەسەکرێت ئەڵێ دکتۆرە ئەو شەو زەختەکەم زۆر بەرز بوو ئام زۆر خواردیان لیمۆم زۆر خواردیان کەرەوز ئەمانم زۆر خوارد ئەمانە لە حاڵەتی کوتوپڕە بە هیچ شێک چارەسەر نی ئەبێ و کەسە بزانێت لەبەرەوەی معڕەزە خوانەخواست تووشی جەڵتەی مێشک بێ یان جەڵتەی دڵ بێ لە حاڵەتی بەرزبوونەی فشاری خوێن کە لە ڕووی زانستیەوە 18 بە 11 هەر کاتێک بگاتە 108 بە 110 نابێت لە ماڵەوە چارەسەر وەگرێ ئەبێ بەسەردانی نەخۆشخانە بکە ئەم خواردنانەی کە باسی کرد ئاو زۆر خواردنەوە
سەوزە زۆر خواردنەوە کە پۆتاسیۆمی تیاابێ بە تایبەتی هەموو سەوزەکان و لیمۆ و پرتەقاڵ یەکێکن لەمانێکەوە بڵێن لە زمانی پارێزیەکەیە لە زمانی ئەوەی کەەوە زەختەکەی ڕێککاتەوە لە بەروی پۆتاسیۆم هەموو کاتێ باشە بۆ دابەزینی زەخت بەڵام دابەزینەکەی کاتی نییە بڵێ بۆ منە ئەی خۆم یەکسەر دابەزێن بەڵکو کاریگەریەکەی درێژخانە بۆ منە هەموو ڕۆژێ لە خواردنەکان کە بۆ منە ئێستا ڕژیمێکی تایبەت دانرا بۆ کەسانی کە زەختیان هەیە پێدرێت داشەکە چی ئەبێ ڕۆژانە 3 بۆ 5 وەجبە سەوزە و میوەی تیاابێت لە خواردنەکان تا هەر خواردنەکان بریتی نەبێت لە سوودوکرا و چوری خواردنە قورسەکان دەبێت سەوزە و میوەی تیاابێت دووەمیان هەوڵ درێت ڕۆنەکە چور نەبێ بەڵکو چوری ناتێر بێ کە بریتە لە زەیتی زەیتون یان لەم بابەتانە کە دروستەکە هەندێک دانی ڕۆنی حیوانی بەکارهێنرێ ئەوە بەداخەوەم دیاردێ زۆر بڵاوە کە ئاڵە دووگی حیوان سەلامەتە و هەندێک کەسیش دعای بووە کە بەداخەوە تا ئێستا علم نەی سەلماندووە کە چوری تێر کە چوری حیوانیشی تایە بە هیچ شتێک سوودی هەبێ بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ خواردنەکان کەم بکرێتەوە و زیانیشان هەیە ئەم دیاردێش بەداخەوە بڵاو بۆتەوە لەبەرەوە تا ئێستاکە ڕێپێدرابێت زەیتی زەیتون لە هەمان باشترە یان چاوری تێرەکان کە بەکارێنێت کەم بکرێتەوە ڕێژەکەی دوهەمیشان خواردن ئەگەر بکرێت وەکو پرۆتین سەرچاو پرۆتیەکان ماسی لە هەمان باشترە لە گۆشتی سوور ئەگەر بێت و دانەی وەڵایەکان بە شوێکی گشتی لە خواردنەکان تا هەبێ هەمە چەشن بیان و خواردنەکان تەنها بریتی نەبێت بۆ بەس لە سوورۆکرا و خواردنم عەلەباتەکان بە دوور بکرێت ئەگەر بێت و ئەم ستای لە خواردنە بێت ئەمە یەکێکە بۆ دابەزینی زەخت بەڵام بۆ زەختی کاتی نا بەڵکو ینی بۆ حاڵەتی کتوپڕ بەڵکو بۆ درێژایی تەمەنت پەیوەندی دوایی ئەبێ لە کۆتایی هەمومان لایفستایلمان ڕەکەینەوە بۆی بەدەبین لەم جۆرە نەخۆشیانە زۆر سپاس بۆ ئامادەبوونە کاکتۆر سپاس بە زانیاریەکان ئازێتمان